ئەمڕۆ بۆ شەشەمین جار هاتینەوە بەردەم ئەنجومەنی وەزیران بەڵام ئەم جارە نەهاتوین بۆ خۆپیشاندان بەڵکو هاتوین وەڵامی پێنجەم خۆپیشاندان وەربگرین لە ئەنجومەنی وەزیران ئێمە لە پێنجەم خۆپیشاندان وعدی ئەوەیان پێداین لە ئەنجومەنی وەزیرانەوە کە ئەو ئیشەی ئێمە و کەیسەی ئێمە کۆتایی پێ هاتووە و دراوەتە لیژنەیە کە ئەو لیژنەیە پێک دێ لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری تەندروستی وەزیری خوێندنی باڵا لەگە سەرۆکی دیوان کە کۆبوونەوەیەک بکرێ و دیراسە بکرێ و کۆتایی بە مۆزوعە بێ لە ماوەی 2 هەفتەدا بەڵام ئەوە نزیکەی مانگێکی تێپەڕ بوو تاوەکو ئێستا نەکۆبوونەوە کە کراونە نەکەسیش دەزانی کە ئەم کۆبوونەوە دەکرێت ئێمە هاتوین وەڵامێک وەربگرین وەڵامی پێنجەم خۆپیشاندان کە وەڵامی ئەنجومەنچیە و هاتوین ئەو هەوڵە ڕەت بکەینەوە کە لەلایەن حکوومەتەوە هەیە کە دەرچووە پزیشکیەکان لە ئێمە جیا بکرێنەوە و بە جیا دامەزرێن ئێمە بە هەموو شێوێک ڕەتی ئەوە دەکرێنەوە چونکە ئێمە جیاوازیمان نییە چی یەکەم و دووەم و سێمەکان چ لەگەڵ دەرچووە پزیشکیەکان ئێمە پێویستین بۆ زانکۆکان ئەوانیش پێویستن بۆ نەخۆشخانەکان بۆیە پێویستە هەمووی بەیەک چاو سیر بکرێەوە ئەگەر لە حاڵەتێکی لەو شێوەیەش ئەوان دامەزرێن و ئێمە دانەمەزرێن ئێمە بەردەوام دەبین لە هەڵوێستەکانمان و خێمە هەڵدەدەن و ناڕۆین بەردەم ئەنجومەنی وەزیران چۆڵ ناکەین.